بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی خۆم و هاوکارانم هاتووینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بابەتی ئەم هەفتەی بەرنامەی تەندروستی. بۆ بەرنامەی ئەم جارەمان لەسەر غودەی تیرۆیدە کە غودەی تیرۆید کاری چییە لە لەشە، چه کارێکە کات، ئەگەر زۆر بێت یانە زۆر کار کات، ئەگەر کەم کار کات کە بە کەمکاری یا پڕکاری تیرۆید ئەناسرێت، چه نیشانەگەرێکی هەیە و لە نەهایەتە ئێمە توانین چی بکەین کە تیرۆیدمان تا حدود بتوانین سڵامەت ڕابگرین. بۆ تیرۆید ئەوە یەکە غودەیەکە شێوەکەی وەکو پەپولەیە لە بەشی بەرەوەی ملە کە هەروە لەم وێنە ئەیبینن لەو شوێنێک کە دیارە لە وێنەکە لەوێ هەڵکەوتووە شوێنەکەی لە لەشە. ئەم غودە هورمۆن تەرەشحەکات دیارە هورمۆنەکان بە T3 T4 و TSH ئەناسرن کە هەر خەلەلێک یعنی کەم و زیایەک لەوانە ئەتوانێت نیشانەیەک بێت لە نیشانەکانی ئەوەی کە غودەی تیرۆید تووشی نەخۆشی بووە. نەخۆشیەکانی تیرۆید زۆرن، یانێ جیا لە کەمکاری و زۆرکاری کە هەیەتی نەخۆشیگەرێتتر وەک گریڤێز، وەکو گواتر یا چەند جۆر نەخۆشی تریش هەیە، یا ئەوەی کە تووشی ئیلتیهاب بێت کە تیرۆیدیتی پێ ئەڵێن، ئەوانە نەخۆشیەکانە. بەڵام ئەگەر ئێمە بین لەسەر هەر کام لە بەشی حتا بۆ پڕکاری و کەمکاریەکەی تیرۆیدیش قسەکەین شاید هەر بەشێکی یەکدانە بەرنامە یا زیاتر لە بەرنامەیەکی پێویستە. بەڵام ئەوەی کە وەکو خولاسە بێت ئەم جارە لەسەر ئەوەی کە تیرۆیدی پڕکار چییە، تیرۆیدی کەمکار چییە، نیشانەکانی چین، یا چه هۆکارگەرێکن، لەسەر ئەو بابەتە ئێمە قسەتان بۆکەین. هەروەکە ئیشارەمان پێکرد لە شوێن ئاناتۆمیەکەی یا ئەو بەشەی کە تیرۆید ئەو غودە هەڵکەوتووە لە بەشی پێشەوەی ملە بە شکڵی پەروانەیە و ئەنزیمگەری تەرەشحەکات کە ئەو هورمۆنگەرە یا ئەنزیمگەرەکە تەرەشحە کردێت تەئسیراتی خۆی هەیە لەسەر دەستگای گوارشە، یعنی دەستگای ناوی سک کە ئەتوانێت ئەو کەسە تووشی بۆ وێنە قەبزی بێت یا ئەوەی کە پێچەوانەکەی تووشی زگچوون بێت، ئەتوانێت تەئسیراتی لەسەر گەرمای لەشە بێت، کەموزیای کات، هەست بە لەرز کات، هەست بە سەرماکە، یا پێچەوانەکەی هەست بە گەربا و ئارەقکردن کات، یا ئەوەی کە لەسەر خوڵق و خۆی ئەو کەسە تەئسیر دانێت، تووشی خەموتیەکات، یا ئەوەی کە زوو تووڕە ئەبێت، تووڕەبوونە، ئەتوانێت ئەوانە لە نیشانەکانی بێت. جیا لە متابۆلیسمیا سوخت و ساز ئەتوانێت لە تەئسیریشی هەیە لە ڕشت و گەشەی مێشکە. کنترۆلی ماسوولکەکانە کە بازم ئەو غودەی تیرۆید نەخشێکی مستەقیمی هەیە بۆ ئەوەی تەنزیم بۆ وێنە بۆ فعالیەتی کە گەرەکمان ئەنجامی بین کە ماسوولکە یا و مایچانە دەور و نەخشیان هەیە بۆ وێنە بەرزەوکردن، شتێک کە تیرۆید نەخشێکی ڕاستەوخۆی هەیە، یعنی هەر خەلەلێک ئەتوانێت لە ماسوولکەکانە خۆی نیشان بات. بەڵام چەک کاتێک پێ ئەڵێن کە تیرۆید پڕکارە یا کەمکارە، ئەوەی کە بەستگی هەست بە ئەو تەرەشحێک کە ئەو هورمۆنگەرە هەیە. ئەگەر زیاد لە حەد تەرەشحکە ئەڵێن کە ئەو غودە پڕکارە، ئەگەر کەمتر لە حەدی مەعموڵی ئەو حەد نۆرماڵە هەیە، ئەوە پێ ئەڵێن کە ئەو غودە تیرۆیدە کەمکارە. غودەی تیرۆید ئەگەر کەمکار بێ هایپۆتیرۆیدیسمیشی پێ ئەڵێن بە زمانە علمیەکەی، کاتێکە کە بە ئەنازە و میزانی کافی ئەو هورمۆنگەرە تەرەشح ناکردن، دیارە هورمۆنگەرە لە گەرمای لەشیشە نەخشیان هەیە، ئێمەتانین نیشانەکانی کەمکاری تیرۆید وا دەست نیشانکەین. یەکێکی ماندوویەتیە، یعنی ئەگەر کەسێک ئەو هورمۆنە کەم تەرەشحکات تیرۆیدی کەمکار بێت، یەکەم نیشانەی ئەوەیە کە ئەو کەسە
هەست بە ماندوویەتیەکە زوو ماندووە بێت یا ئەگەر هەر ئیشێک نەکات لە حاڵەتێکی سادەیش دانیشت بێت ئەو کەسە هەست بە ماندوویەتیەکات هەموو کاتێک هەست بە سەرماکات ینی شوێنەکەی گەرمە حتا جلی گەرمیش لە بەرکات ئەو کەسە هەستەکە کە سەرمایە لەسەر دەستگای گوارش ئەو کەسە قەبزە بێت یەبوسە دەگرێت ناوسکی باشکار ناکات هەروەها کێشی لەشە یەکێک لە نیشانەکان کێشی لەشە کێشی ئەڕواتە سەرەوە قەڵەو ئەبێتەوە بەڵام ئەو نیشت بەرچاو نییە لە بازی حاڵەتە زۆرە یعنی ئەو کەسە تووشی کەمکاری تیروی دەوێت یەک دەها بینێت وەزنی بە شێوەیەکی ئەوەی کە ناگەهانی پێڵێن ئەڕواتە سەرەوە لە نیشانەکان تری ئەتوانین ئشارەی پێکەین وەرینی قژە ئەو کەسانێک کە تیرویدیان کەمکارە قژیان نەوەرێت لێدانی دڵەکە دێتە خوارەوە و تووشی وتمان لەسەر خوڵقوخۆش ئەسەر دانێت لەسەر ڕەوانی ئەو کەسە تووشی خەموکیشیانەکات دیارە دەرمانیشی کە هەیە کە چۆن هورمۆنەکە کەم تەرەشحەکردێت ئەوەیە کە دەرمانێکی پێ ئەدەن کە جێگوزین ئەو هورمۆنەسەر لێبۆ تیرۆکسینی پێڵێن من ئەتوانم بە بینەرانمان ئەوە عرضکەم کە لە نێوان پڕکاری و کەمکاری تیروید ئەو کەمکاری تیرویدە زۆرتر لە ئەو ناوچانەی خۆمان باوە یعنی شیوعی زۆرترە بەڵام پێچەوانەکەی کە هایپەرتیرویدیسمی پێڵن یا پڕکاری تیرویدی پێڵن کە ئەوە کاتێکە کە ئەو هورمۆنە زیاتر لە حەدی معمول تەرەشحەکردێت نەخۆشی کە گریڤزی پێڵێن کە 70% ئەوانەی کە غودەی تیرویدیان پڕکارە تووشی ئەو نەخۆشیە بێت نیشانەکانی چین ئەگەر تیرویدێ پڕکار بێت لە نیشانەکانی ئەوەسە کە ئەو کەسە وەزنی تێتە خوارەوە یعنی لاغرەوێت هەستەکات کە کێشی دابەزیوە لە ڕیخۆڵەکانیە لە دەستگای گوارشە حرکاتەکە زۆرترە بێتەوە ئەگەر حرکاتیش زۆرتر بێتەوە حرکاتی ڕیخۆڵەکان زۆرتر بێتەوە کەسە تووشی ئیسهاڵە بێت یعنی سکچوو نەگریت ئارەقکردن ئەوانەیە کە تیرویدیان ئیشی زۆرەکات ئارەقەکەن هەست بە گەرماکەن پێچەوانەی کەمکاریەکە کە هەستیان بە سەرما کرد لێدانی دڵیانە کە ئەڕواتە سەرەوە لێدانی دڵیان تونە بێتەوە زیاتر لە حەدی معموڵە بێت نیشانێکی تری ترێمۆرە کە یانی لەرزش یان دەستیان بەتایبەت دەستیان تووشی لەرزا بێت ئەلەرزێت لەرزۆکە بێت گواتریش ئەو کەسانە تانێت توش گواتریش بن کە لە پڕکاری تیرویدە یەکی تر لە نیشانەکان کە ئێمە لە بەرچاوە ئەوەیە کە چاویان ئەماسییان چاویان گەورەترە بێتەوە و پێسیشیانە کە پێستیان هەستەکەن کە گەرمە بێتەوە ئەگەر بە دوای هۆکارەکان گەڕی هۆکارەکان زۆرن ئەوەی کە چه شتێک هۆکارە بۆ تووشبوون بەم نەخۆشیە بۆ تووشبوون بۆ نەخۆشی ئەگەر لە کەمکاری تیروید و دەست پێکەین ئەو سیستم ئیمنیەسە ئەو سیستم بەرگری لەشەسە ئەگەر خەلەلی بێت کە وتمان ئەو سیستم بەرگری لەشە ئەنواعی جۆرا و جۆری نەخۆشیەکان هەیە جار هەیە کە شناسایی غەڵەتەکات بە ئەو خانگەرە یا ئەو سلولگەرە کە خودین وازانێ بێگانن حملاکات ئەوە تووشی خەلەلیانەکات ئەگەر یۆد کەم بێت ناو غەزا یۆد کەم بێت ئەوە ئەتوانێت هۆکارێک بێت بۆ کەمکاری تیروید یا کەسانێک کە پێشتر پەرتۆ دەرمانیان کردگە لە معرز ئەکسپەرداری گەرێکە بوون بەتایبەت ئەکسپەرداری بە ئەشعەی ئیکس ئەوە ئەتوانێت بێت حامڵە بوون ئەوەیە کە لە ژنانە ئەتوانێت نەخشی بێت یا ئەوەی کە نەقسێکی مادەرزادی یا ئەو کەسانێک کە لە دایکە من مشکڵێکیان بێت لە غودەی تیرویدە چه شتێک ئەتوانێت لە کەمکاری تیرویدە وەکو عامڵی مەترسی بێت عامڵ مەترسی بێت ئەوەیە کە لە ناو بنەماڵەیانە ئەو مشکڵە پێشتر بێت دایک باوک یا کەسانێکی نزیکیان ئەو مشکڵیانە بێ ئەوە توانێت وەکو سابقەیەکی خانەوادەگی چاوی لێ بکەین ئەگەر
بە هەر هۆکارێک تووشی جەڕاحی تیروید کراوێتن بۆ وێنە کات هەیە لەسەر تیرویدە لۆ هەیە گرێک هەیە ئەو گرێ لابن ئەو ئەتوانێت دواتر بێتە باعیسەوە تەسیردانێ لەسەر تیروید ئەو تیرویدە کەمکار بکات سابقەی خانەوادیگە کە شارەمان پێکرد حامڵێگی خۆیشی ئەتوانێت یەکێک لە هۆکارەکانە بەتایبەت لە ژنانە چۆن تیروید لە ژنانە تقریبا بەنسبەتی زۆرترە لە پیاوان و عامڵێکی تریش کە دەور و نەخشە بینێت دۆخانیاتە یا جگەرە کێشانە کە ئەویش دەور و نەخشی هەیە لە ئەوەی کە تیرویدێک کە کەمکار بێ بەڵام بۆ ئەوەی کە هۆکارەکانی لە کول لە ئێمە دەست نیشانکەین ئەوەی کە سیستم ئیمنیە کە ئەو سیستم ئیمنیە بە هەر هۆکارێک تووشی خەلەل بێت ئەوە ئەتوانێت یۆدا ئەوانە دەورە بینە بەڵام ئەوەی کە ئەگەر تیرویدێ پڕکار بێت تیروید پڕکار بێت بازم سیستم ئیمنی دەورە بینێت کە بە هەر هۆی گوتمانەوە سیستم ئیمنیە کە سیستم دفاعی کە لە لەشە ئەگەر تووشی خەلەل بێت خانگەر خودی مۆرتێرش قرار بات یۆدا سابقەی خانوادگیە ئەگەر پێشتر کەسێک تیرویدی ئیلتیهابی کردوێ ئەوانە ئەتوانێت هۆکار بن بۆ ئەوەی کە بڵێن ئەو کەسە تووشی پڕکاری تیروی دەبێت دیابەت و کەم خوێنیش ئەوامڵێکن کە خەتەرزانیانە کەسانێکە دیابەتیان هەیە ئەگەر تووشی تیروید بن پڕکاریەکەی ئەبێت حتممە چارەسەر بێت سەردانی دوکتۆرەکەیان ئەبێت زووتر بێت چۆنە بێت دوو چارەسەر وەرگرن هەم بۆ دیابەتەکەیان هەم بۆ ئەوەی کە تووشی تیروید بوون لە پڕکاری تیرویدیشە وەکو کەمکاریەکە دۆخانیات دەور و نەخشی خۆی ئەبینێت بەڵام ئەمە وتمان کە تواو نەخۆشیەکانی بۆ وێنە نەخۆشی ترەیە کە تووفان تیرویدی پێ ئەڵێن کە تووفان تیرویدە کات و ساتەکەی دیار نییە لە کتوپڕە توش ئەبێت ئەو کەسە لەو تووفان تیرویدە هەست بە بێقەراریەکە ئەو کەسە لە حاڵەتێکی نۆرماڵە دەرەچێت هوشیاری خۆی لە دەسا تووشی جێجێوی احتماڵی هەیە بکەوێت ئیسهاڵێکی غیرە قابل کۆنتڕۆلی هەیە ئەو کەسە ئەوە لە تووفان تیرویدا بینرێت هەم گەرمای لەشی هەم لێدانی دڵی زۆر ئەڕواتە سەرەوە ئارەقکردنەکەیشی زۆرە ئەوە یەکێکتر لەو نەخۆشیانەسا بەڵام ئێمە ئشارەمان کرد کە تیروید غودەیەکە کە شکڵەکەی وەکو پەروانە وایە دەور و نەخشیشی هەیە هەم لە سوخت و سازە هەم لەسەر گەشەی مێشکە هەم لەسەر خۆقوخووە ئەوەی کە حاڵەتگەری ڕەوانی ئەو کەسە دەور و نەخشە بینێت ئایا ئەتوانین بۆ سڵامەتمان ئەم غودە ئێمە ئەقداماتێ بکەین کارانێک بکەین بڵێ ئەمە ئەتانینەوە ئەقداماتە بکەین دیارە 15-16 جۆر ئەقدامیان وتووە کە ئێمە ئەتوانین بۆ ئەوەی کە بۆ ڕاگررتنی سڵامەتی تیروید ئەنجامی بین کە من ئشارەی پێکەم دیارە ئەو 15-16 جۆرە زۆری شامڵی ئێمە نابێت بۆ وێنە لە شوێنێکە کە احتماڵی هەیە ئینفجارێکی هەستەیی ڕوو بدات یا ئەوەی کە شوێنێک هەیە کە لەسەر ئۆرانیۆم کارەکەن منزورم ئەو شوێنگەرە هەستەیە شاید ئەوە زۆر لای ئێمە دلیلێک نەبێت کە ئەبێت چی بکەین بەڵام من ئشارێکی کورتی پێکەم تاو جێگەی ئەو مەسایلە لای ئێمە مهم بێت ئەوانی بۆ ئشارەکەم بۆ وێنە یەکەم مۆرد شەکەر و قەنە ئەوە یەکە ئەو کەسانێک کە تیرویدیان هەیە ئەڵێن کە مەصرفی ڕۆژانەی شەکەریان بێرنە خوارەوە ئیسە بە چایە یا لە ناو خواردنەکانە بۆیە شەکەر جیا لەو شەکەرت یا قەنە تەسویە شدە لە ناو نانیش ئەتوانێت شەکەر بێت لە برنجیشە هەیە بۆیە ئەڵێن کە مەصرف ڕۆژانە ئەبێ بێتە خوارەوە شەکەر خۆی ئەتوانێت تەسیرێکی مستەقیمی لەسەر تیروی دەبێت یانێ ئەو کارکردنیە ئەو عملکردیە ئەو فونکسیۆنیە تووشی خەلل کات و هەروەها تەسیری تر کە قەن یا شەکەر هەیەتی ئەوەیە کە ئەو میکرۆبیۆمگەرە کە لە ڕیخۆڵە هەن ئاڵۆگۆڕیان بەسەر تێرە ئاڵۆگۆڕیش کە لەسەر میکرۆبیۆمەکان هات
ئەوە ئەتوانێت لەسەر تیرۆیدەکەیش تەسیرێکی منفی بێت یانە خراپتری کات. دیابەت نەخۆشی دیابەت کە نەخۆشی کە ڕەبتی هەیە بە قەنەوە دیابەت یا ئەو نەخۆشی شەکرە یا ئەو مەرز قەنە کە ئەمانە ناوگەرێکە کە باوە ئەوانە ئەتوانێت ئەو ئانسولینە تەسیری هەیە یعنی تەرەشحی ئانسولینەکە کەموزیایەکەی تەرەشح ئەوەی کە تەرەشح کردێت لەسەر تەنزیمی لەسەر تەرەشحی ئەو هورمونگەریشە کە تێسی و تێچوار و تێسهاش لە تیروید هەیە لەوەیشە تەسیری هەیە. لە کولە ئەتوانین بڵێن کە ئەگەر کەسێ دیابەتی بێت کۆنتترۆڵێکی زەعیفی لەسەریە بێت ئەوە توانێت هۆکارێ بێت لە داهاتووە بۆ ئەوەی کە تووش و نەخۆشیگەر تیرویدیش ببێت. بۆیە تەوسیەکان ئەوەسە کە هەر شتێکە شیرینی هاتیە نوشابەی گازدار شکلات ئاونەوات ئەوانەی کە هەند لە بازارە ئەوانە مەسرفی کەمەوە کردێت لە بەشی خواردنیشە تەوسیە کراوە کە ئەو غەزاگەرێک کە فراوەریە کردن و غەزاگەرەکە ئامادەن بە سەبەنیە کردێت لە فروشکایەکانە ئەوانیشە مەسرفی کەمەوە کردێتەوە بەتایبەت لە تیرویدە لەسەر دوو شتکە ئەو گۆشتە فراوەری شودەگەرنە یانە سوسیس و کالباسیش کە کەم مەسرفکردنی تەوسیە کراوە. دوومین مۆردێکە ئشارەی پێکەن ڕاهێنان وەرزشیە یانێ تەمرینکردن و وەرزشکردن ئەوە ئەتوانێت لەسەر سڵامەتی تیروید لە لەشە تەسیری بێت. هەروەکو فرموڵەکانی پێشووتر یعنی 150 دقیقە لە 5 ڕۆژە بەسە یعنی ئەوەی کە ئەگەر ئێمە 150 تەقسیم بەر 5کەین ڕۆژێ 30 دقیقە ئەتوانێت ئەوە یارمەتی دەربێ و 30 دقیقە ئەتوانێت پیادە ڕەویک بێت سادە بێت یا هەروواکە نەرمشکەرێکی سادە ڕاهێنانگەرێکی سادەی وەرزشی کەروار لەم وێ نایبینن ئەوانە ئەتوانێت یارمەتی دەربێت. ئەگەرش کەسێک بەنسبەت وەزعیەتی فیزیکی لەشیە و ئەتوانێت بۆ وێنە دەربچێت ئەتانە و 150 دقیقە لە 5 ڕۆژەکە کەمترۆ بێت بێتە 75 دقیقە 75 خولەک. ئەوەیە ئەو دێکێکتر لەو تەوسیەگەرە کە کراوە ئەوەیە کە ڕاهێنان وەرزشیە وەرزشکردنە تەمرینکردن ئەوەیە کە تەمرینەکانی خۆی تەمرینگەرێکی حرفەی تەمرینگەرێکی سادەی ڕۆژانەی وەرزشی لە پیادەڕەویکی سادە و بیگرێتان نەرمشکەرێکی کە لە ناو ماڵیش ئێمە ئەتوانین ئەنجامی بین. وەکو سێوەمین شت کە ئشارەی پێکراوە خۆ دوورخستنەوە لە سترس و دڵڕاوکیە. ئسترس هۆکار نیە یعنی کەسی ئسترسی بێت ئەوە هۆکار نییە حتمما نەخۆشی تیروید بگرێت بەڵام ئەڵێن ئەو کەسانەی کە ئسترسێکی مداومیان هەیە بەردەوام تووشی ئسترسن دڵڕاوکیان هەیە چۆن ئسترس ئانزیمێکی تر هەیە کە کۆرتیزۆڵی پێ ئەڵێن کە ئەو کۆرتیزۆڵە تەسیری هەیە بە لە ئسترسە ئسترسکرێ بەردەوامە هەیە ئەوە ئەتوانێت یەکێکتر لەو ئانزیمگەر تیرویدە کە TSH ئەگەر ئەو سترس بەردەوام بێ و TSH لە ئازمایشەکانە ڕێژێکی زۆر سەرەوە نیشان بات دیارە بۆ ئسترسیش ڕێگەگەرێکی جۆراوجۆر پێشنیار کراوە. یەکێک لەو ڕێگەگەرە ئەوەسەکە حتممەەوە کەسانە بە میزان کافی خەویان بێت ئەو 7 ساعتە لە 24 ساعتەکە حتمما خەویان بێت. وەرزشکردنیش فعالیت ڕۆژانەیش سرگ قاڵبوون بە ئیش کار فعالیتگەرێکی مێشکی ئەوانە ئەتوانێت ئەو کەسە دوور خاتەوە لە نەخۆشی ئسترس کە خۆ دوورخستنەوە لە ئسترس دەور و نەخشێکی مستەقیمی هەیە لەسەر سڵامەتی تیروید. سیلینیوم مادەیەکە کە لە لەشە لازمە وەکو شاید لای ئێمە ئەو سیلینیومە لە بازێ سەوزی جادا لە مەوادێکی ترە لەش بە میزانی کافی وەری بگرێت بەڵام لە بازی وڵاتگەر ئەوە کەمە بۆیە ئەڵێن کە حتممە سیلینیومیش مەسرف کردێت کە لە پرۆتینگەر تایبەتە هەیە لە پرۆتینگەر گیایە وەک دەخڵودانەکانە وەک نۆک لوبیا
باقلا ئەوانە هەیە بەڵام ئەوەیە کە تیروید خۆی سلنیۆم یەکێک لەو مەوادەسە کە بۆ کارکردن بۆ سلامەتی تیروید لازمیە چون بۆ ئەو فعالیەتی سلنیۆم لازمە دیارە ئەمە تەشخیصەکەی بە لای دوکترە دوکتر ئەبێ تەشخیصی بات بە ئازمایش یا بۆ ئەوەی کە شەرحاڵێک لەو نەخۆشە بگرێت وەزئی ڕژیم غەزایەکەی ئەو کەسە بەڕەسی کات ئەوە ئەتوانێت قەراری لەسەر بات کە ئایا سلنیۆمی بۆ مەصرفکە یا مەصرف نەکە مادەیەکی تریش هەیە کە بە پرۆبیۆتیک ئەناسرێت ئەم پرۆبیۆتیکگەرە باکترین یعنی مەوجودگەرێکی ڕێزن میکرۆسکۆپین یا باکترین یا مخەمرن کە لە بازێ لە خواردنەکانە ئەتانن بدۆزگرنەوە یارمەتی دەر سلامەتی ڕیخۆڵەکانن سلامەتی ئەو کەسانە ئیسە شەوایەتێکا لە دەسە کە ئەڵێن کە ئەم مەوادە ئەتوانێت تەئسیری بێت لەسەر سلامەتی تیروید یەکێک لەو مەوادە کە زۆر ها لە بەردەسەوە ئەتوانین شارێ پێکەین ماسە ماس دیارە تەخمیر دروست ناکرێت بەڵام ئەو پرۆبیۆتیکە ئەو نوع باکتریە مەخصوسە لە ناو ماسە هەیە بە تایبەت لە پەنیریشە هەیە بەڵام پەنیر زۆر زۆر کەمە بەڵام لە ماسە زۆرە لە ناو لەبەنیاتە ئەوەیە کە ئەڵێن ئەتوانن لە پرۆبیۆتیک مەصرف کردێت دیارە دەرمانگەرێکیش هەن کە دروستیەکەن بەڵام باشترین حاڵەت ئەوەیە کە هەر لەو لەبەنیاتە لەو شیرەمەنیگەرە بە تایبەت لە ماس استفادە بگرێت تەوسیەکی تریش هەیە وازهێنانە لە جگەرە کێشانە ئەوەیە کە وتمان جگەرە کێشان لە هەردوو حاڵەتە هەم لە کەمکاریە هەم لە پڕکاری تیرویدە دەور و نەخشی هەیە دیارە لە نەخۆشیگەر تریش هەیە بەڵام تا ئەو جێگەیەی کە نەخشی دۆخانیات یا جگەرە لەسەر ئەم نەخۆشی هەیەتی ئەوەیە کە ئەنواع ئەقسام سەمی هاتێ یەکێک لەو سەمانە تیوسیاناتە کە ناو دووکەڵی سگارە هەیە ئەو تیوسیاناتە جەزب یا وەرگرتنی یەد تووشی خەلەلەکە لە لەشە یعنی ئەو کەسانێک کە جگەرا کێشن یەکێک لە سەمەکانی تیوسیاناتە کە جەزبی یود مختلە کاتەوە لە لەشە یودیش کە جەزب نەبوو تیروید تووشی خەلە لەبێت وەکو یەکێکتر لە ڕێیەکان کە پێشنیار کراوە ویتامین دیە وتیانە ویتامین دێ حتمما بە میزان کافی وەربگیرگێت ویتامین دێ دیارە لە ناو شیرەمەنیەکانە هەیە لە ناو هێلکە هەیە جگەر لە ناو ماسیگەری کنسرویە وەک ساردین تا ئەنازێک تونەماهی لە ناو غەلاتە جۆ گەنم و ئەمانیشە ئەمانە ئێمە ئەتوانین ویتامین دێ بدۆزینەوە جیا لەوە معموڵە نیسە تەوسیا کردێت کە ڕۆژانەش ویتامین دێ بە شێوەی هەیە قەترە و قورس ئەوەیش ئەتوانێت مەصرف کردێت یەکێکتر لە مەنابعی کە ویتامین دێ هەیە نووری هەتاوە کە ئەو نورە تەوسیەکە ئەوەیە کە دەتا دەقیقەتە نیو سەعات توانین ڕۆژانە خۆر وەربگرن چەند جار لە هەفتە 10 خولەک تا 30 خولەک یعنی تا نیم ساعت نهایەتی ئەو کەسانە بتان خۆر وەربگرن دیارە کەمبوونی ویتامینی دێ لە تیرویدە دەور و نەخشی هەیە بەڵام لە زۆرێک لە نەخۆشیەکانە کە لەم بەرنامەیەشە کەم تا کورت ئێمە ئشارەمان پێکردگە دەور و نەخشی خۆی هەیە وەکو ڕەوشێکی تر کە مەترسیزاز بۆ سڵامەتی تیروید ئەکسبەرداری و ئەشعاگردنە یعنی کەسێکە ئەڕوا بۆ ئەشع بۆ ئەکسبەرداری لەکەن بە تایبەت لە بەشی دیان یا لە بەشی فەکە ئەوەیە کە حتممە ئەبێ گەردن بنگەرێکی تایبەت هەیە کە هەروە لێرە هاوڕێ هاوکارم نیشانیەدا ئەو گەردن بنگەرە حتممە ئەبێت بۆ کەسانێکە ئەکسبەرداری دیانەکەن فەکەکەن یا فەک یا کەپوو یا ئەوەی کە ملیان بەهەر هۆکارێک ئەڵێن کە ئەشعەیە ئەکسبەرداری لێ بگرگێت ئەبێت
ئەم محافزێ بۆ دابنن دیارە محافزەیەکە کە لە ناو وەسەتەکەیە سەفحەیەکی سربی هەیە کە ئەو سربە مانایەکە بۆ ئەشعەی ئیکسە هەڵەگەڕنێتەوە ناڵی جەزب بەدەن بێت بۆیە ئەوە یەکێک لە تەوسیەکانە کە ئەڵێن حتمما بەتایبەت لە ئەکسپەرداری دانە ئەو کەسانێک ئەڕن دان پزیشک ئەکسپەرداریان بۆ نووسێت حتمما ئەبێت لەم وەسیلە کەڵک وەربگرن ئەلبەتە دەستکارگەرێک هاتووە ئەشعەی دیان کە خۆی ئەو شوێنەکە ئەو چناکردا ئەنە سەر ئەوە خۆی وەکو سفەرێکی دفاعی شوێنێکی هەیەکە و ئەشعە نەخوا بە تیروی چونکە زۆر نزیکە بە پێسەوە بۆ ئەو ئەشعە ئەتوانێت زۆرترین تەئسیری لەسەر ئەو بەشەوێت دیارە ئەوە هەر شامڵ نەخۆش نابێت حتمما ئەو کەسانیشەکە لە بەشی ئەشعە و تیشکە کارەکەن یەکێک لە تەوسیەکان ئەوەسە کە حتمما ئەبێ خۆپاراستنە لە ئەوەی کە ئەشعەی ئیکس بەرخوا بە غدەی تیرویدیان بازێک کەس ئەتوانێت خۆی گەڕانکە یانە خۆی بە شوێن ئەوە بکە وەکو یەکێکتر لە ڕێیەکان ئەوەیەکە خۆت مەعاینەکردن یانە خۆت مەعاینەکەی نییە بەڵام ئەتوانیت خۆت چاودێری خۆتکەیت ئەوەیەکە بەرامبەر بە ئاوێنەی گوێسیت ئەو شوێنێک کە غدەی تیروید هەیە لەمسی بکەیت بیبینیت بینینەکە ئەوەیە زانیت ئەو شوێنە گەورە و نەبووە بۆیە ئەو کەسانێک کە تووشی نەخۆشی تیروی دەبن ئەو بەشەی کە غدەی تیروید هەیە گەورەتر لە ئەنازەی تەبیعیەویانە ملیان ئەو شوێنە زۆر گەورەتر ئەبێت ئەگەر هاوڕێ هاوکارم وێنەیەکی تر هەیە ئەگەر ئەوە لە بەردەستیە بێت کە ئەو کەسە ئەتوانێت بڕات لە پێشی ئاوێنە بوێسێت تواشای خۆی کە یانێ ئەتوانێت لەمسی کات بە چاو تواشایکە یا ئەوەی کە شتێک بخوات کاتێک کە شتەکە قوتەدات هەر مشاهدەکانی خۆی درێژە پێ بدات یەکێتر لە ڕێیەکان ئەوەیە کە سەری بەرزەو کاتەوە سەری کە بەرزەو کردەوە لە بەرامبەر ئاوێنە خۆی ببینێت یا ئەوەی کە لیوانی ئاو بخوات کە ئەو لیوان ئاوە کاتێکە ئەڕواتە خوارەوە ئەو شوێنە ببینێت کە ئەوە یەکێکتر لە ڕێیەکانە دیارە مەواردێکی تریش هەیە کە وەکو نەخۆشیکەیە کە من پێشەوە سلیاک بێژم سۆیاش ئەو کەسانێک کە سۆیا مەصرفەکەن دوو نەزەر هەیە نەزەرێک هەیە کە ئەڵێن مەصرفی زۆری سۆیا ئەتوانێت دەور و نەخشێکی مخەڕەبی بێت لەسەر نەخۆشی تیرویدیا ئەوەی کە دەور و نەخشێکی وای نەبێت بۆیە ئەوانەی کە ئەڵێن کە لێڤۆتیرۆکسین وتمان لە کەمکاری تیرویدە مەصرفیەکان باشتر ئەوەیە کە نیو سعات تا سعاتی پێش خواردنی غەزا ئەو لێڤۆتیرۆکسینە یانە دڵ ناشتام مەصرفیکن دوایەوە یا ئەگەر سۆیایش ئەخوان وایان وتووە کە ئەبێت 4 سعات ماسڵ بن دوای 4 سعاتەوە قرسی لێڤۆتیرۆکسین بخۆن دیارە مەواردێکی تریش هەیە وەک نەخۆشی سلیاک حساسیتێکە کە لە مەعدە و دەستگای گوارشە نسبەت بە گەنم یا جۆ یا بۆ پۆسەی ئەوانە دروستە بێ بە گلوتن مادەیەکە کە لە ناویە دروستە بێت کە سلیاک خۆی بەحسێکی دوور و درێژە ئەویش ئەڵێن کە ئەگەر کەسێک نەخۆشی سلیاکی بێت ئەو گلوتنەکە لە ناو گەنم و جووە هەیە چۆن ڕێکخۆڵە واکنش نیشانەدات ئەبێت حتمما لەگەڵ دکتۆر مشاورە بکات کە ئەو دکتۆرێت دیارە شێوەگەرێتر چەجۆر نانێک مەصرفکە بۆ وێنە ئەو دکتۆر ئەتوانێت تەوسیەکە مەواردێکی تریش هەیە کە تەوسیاگرگە بەڵام لای ئێمە نیە بۆ نمونە ئشارەم کرد کە ئەوەی کە ئەوەن قورسی یود پتاسیۆم ئەو قورسی یود پتاسیۆم بۆ شوێنگەرێکە تەسیسات هەستەیی هەیە کارخانەگەرێکن کە هەستەیی و بە مواد هەستەیی کارەکەن احتماڵی هەیە یود ڕادیۆئاکتیڤ ئازاد بێت کە تەسیرێکی خراپی هەیە ئەو لە حاڵەتگەری ئۆرژانس ئەوە هەمیشە ئەڵێن کە ئەو کەسانە لای خۆیانە و ئەو قورسکەریانە بێگە حاڵەتێکی وا پێشات
یود پۆتاسیۆمی پێ ئەڵێن بتوانن مەصرەفیکەن، چۆن ئەو یود رادیۆاکتیڤە زۆر خەتەرناکە بەتایبەت بۆ ئینسانێکی سالمیش خەتەرناکە تا ئەگات بەوانیش. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان. فقط یەکشت من ئەگەر ئشارەیەکی پێکەم دیارە نەخۆشیەکان تیرۆید لەسەر وتمان تەسیری هەیە. یەکێک لەو بەشانەی کە ئەتوانێت تەسیری بێت پێسە. بازی لە نەخۆشیگەر پێسی ڕەتی هەیە بە سیستم ئیمنی یا ئەو بەرگری لەشە. یەکێک لە سەرچاوەکانی نەخۆشی تیرۆیدیش هەروە وتمان ئەتوانێت خەلە لێبێت لە ئەو سیستم بەرگری لەشە کە ئەتوانێت دروست بێت. بۆ وێنن بازی لە نەخۆشیەکان پێسیش هۆکارەکەی ئەو سیستم ئیمنیەسە. بەڵام جیان لەوەی هەڵوەرینی قژ کە ئشارەمان پێکرد لە پێسە ئەوەیە کە ئەو کەسێک کە تیرۆیدێکی پڕکاری هەیە ئارەقێکی زۆرەکات یا پێچەوانەکەی ئەو کەسەکە هەست بە سەرماکە تەسیراتێکە لەسەر پێست هەیەی ئەتوانێت پێس وشک بکاتەوە، ئەتوانێت پێس تەسکەوە بێتەوە یان حاڵەتێکی ناسکی بێت. لەو حاڵەتانە کەسێک کە تیرۆیدیشی هەیە یا مشکلاتێکی پێسی لەم بابەتانە کە وەکو تەسکبوونەوەی پێس وەکو وشکبوونەوەی پێسی هەیە یا وەکو خورین و خارشێکە هەیەی ئەوانە ئەتوانێت بە مەڵهەم یارمەتی دەری پێسی بێت، یانێت بە چۆرکردن دەستی هەمیشە حاڵەتێکی مەرتوب و ئەوەی کە ئەو وشتیە نەبێت ئەو ئەتوانێت یارمەتی دەری بێت. لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە تەندروستیتان بۆ ئاواتەخوازم.